فراکسیۆنیەکێتی تەنیا پشتیوانی لەو کاندیداکە. سەرۆکی فراکسیۆنی کێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەیەنێت هەوڵەکان بەردەوامن بۆ هەڵبژاردننی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک و دووپاتشی دەکاتەوە. کاندیدی یەکێتی بۆ پۆستە ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە. یەکێتی کاندیدێکی ئەبێ یاخود هەیەتی ئەو فراکسیۆنیەکێتی تەنیا پشتیوانی لەو کاندیداکە و ئەو کاندیدە کاندیدی لیستی برایەتیشە بێ هیوادارین لیستی برایەتی بە زووترین کات کۆب بێتەوە و من نەمزانیەوە پاشگەز بوونەوەیەکە بێ بێگومان کەسانێکن هەوڵەدەن پارێزگار لە خۆیان بۆ ڕمونە هەندێک حیزبی تر لێرە هەوڵەدەن پارێزگار لە خۆیان بیا هەوڵەدەن جێگری پارێزگارۆک خۆی بینێتەوە بەڵام ئێمە پێمان وایە بەدانانی پارێزگارێکی نوێ بۆ شاری کەرکووک بارودۆخەکە ئاساییە بێتەوە و ئەوە لە بەرژەوەندی هەموو لایەکە بۆ پێکەوە ژیان و بۆ برایەتی و من ئومێدیش دەکەم یعنی پێکەوە ژیان و برایەتی نێوان کورد و عەرەب و تورکمان لە کەرکووک ببێتە بەرنامەیەکی تری هەموو خەڵکی کەرکووک بۆی بێکەوە بتوانین خزمەتی کەرکووک بکەین بەیەکەوە بتوانین بە زووترین کات مادەی 140 جێبەجێ بکەین. هیوادارین بە زووترین کات لیستی برایەتیش کۆب بێتەوە لیستی برایەتی کۆب بۆ ئەگەر کاندیدەکەی دا ئەو کاتە ئەگە عێراق جێبەجێ نەکرد ئێمە توانین گلەی لە حکوومەتی فیدرالی هەر بۆ معلوماتیشتان زۆردا خەڵک وەڵا فڵان کەس کاندیدە فڵان کەس بەتەمایە ئەم شتانە دوورە لە ڕاستیەوە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە کردووە کەس تا ئێستا داوای ئەو پۆستەی نەکردووە خۆ دەبێ بێن لەگەر ئێمە لەگەر مەکتەبی سیاسی لەگەر ئێمە ئەم باسە باز بکرێ ئەمانە ئەم دەنگۆیانە دوورە لە ڕاستیەوە کەس داوای ئەوەی نەکردووە ئێمە وەکو کەرکووک لەگەر هەواڵانی مەکتەبی سیاسی پێشنیاری هەواڵ ڕزگار عەلیمان کردووە بۆ پۆستی پارێزگار. لێپرسەیەکی باڵای یەکێتیش لە کەرکووک داوا دەکات لیستی برایەتی کەرکووک بە زووی کۆب بێتەوە بۆی پارێزگارێکی نوێ بۆ پارێزگای کەرکووک دیاری بکرێت. ئەمە ئەگەر لیستی برایەتی بەیانی کۆ بێتەوە بەیانی پارێزگارێدان با خەڵک مزایدە لەسەرەوە نەکە لیستی برایەتی زۆرینەی ئەوەیە ئەمە سەرۆک وەزیرانی عێراق قەت شتی وای نەگوتیە داوای کردووە لیستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دابنیشن و پارێزگارێ دابنن با خەڵک بەنەوعی دیکە وەڵا قایدی عەسکەری دانێ وەڵا ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە بەڕاستی ئەمە کەوتۆتە سەرشانی لیستی برایەتی لیستی برایەتی کەرکووک زۆرینەیە بەیانی کۆ بێتەوە من زەمانەتی ئەوە دەدەمە کەرکووچیەکان پارێزگارە دادنێ من دارە چکە ینی تاکی لەسەرەوەکەمەوە لیستی برایەتی ئەگەر پەرۆشیان خەمخۆریان بۆ کەرکووکە بابێن بە زووترین کات و ئەم دەنگۆیانە گوایە ئەمر قەبزیان بۆ دەرچووە فڵانەوە بووە وەزیری ناوخۆ بە وازحی ئەمانەی ڕەت کردەوە بۆیە ئەگەر هیچ مبەڕێک نەدۆزنەوە بابێن بە زووترین کات کۆ ببنەوە. لێستا دەکە پۆستی پارێزگاری کەرکووک لایەن عەرەبێکەوە بۆ وەکالەت بەڕێوە دەبرێت خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لیستی برایەتی کەرکووک کۆب بێتەوە و بە ئامانگی لەگەڵ لیستەکانی تر پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دیاری بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.